بەڵێ سەبارەت بە هەموارکردنەوە یاسای بودجەی فیدرالی عێراق بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمانە. کاک شوان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. هیچ ڕێککەوتنێک کراوە بۆ هەموارکردنەوەی یاسای بودجەی فیدرالی؟ بەڵێ زۆر سوپاس. هەردوو حکوومەت یان وەفدی حکوومەتی هەرێم کە چوونە بەغدا و پێشووتر لە ئەنجامی هەوڵەکانی بەڕێسەرۆکی حکوومەت شێوەیەک لە بەڵێن هەم لەلایەن بەڕێز محەممەد شیاع سوودانی هەم لەلایەن لایەنە سیاسیەکانی عێراقەوە ئەوانەی کە بەڕاستی خۆیان گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە ئەوەی بەرامبەر موچەی فەرمانبەرانی هەرێم یان بەرامبەر فەرمانبەرانی هەرێم ئەکرێ غەدرە. ئەمانە بەڵێنیان داوە کە تعدیلی قانونی موازنە بۆ لەو ڕۆژانی داهاتووە لە ئەنجومەنی وەزیرانەوە بێتە پەرلەمان. دڵنیام سێشەمە ئەنجومەنی وەزیران 16 مانگ کۆبنەوەی هەفتانەی خۆی هەیە. من پێم وایە بابەتی تعدیلەکە دەنگی لەسرە دەن و دێتە پەرلەمان، ئەمێنێتەوە لەسەر پەرلەمان هەم هەوڵ و کۆشی فراکسیۆنە کوردستانیەکان پێش هەموو شتێک یەک هەڵوێستی و یەک دەنگی هەموو فراکسیۆنە کوردستانیەکان ئەوەی تا ئێستا هەستی پێەکەین. سوپاس بۆخوا لە بابەتی موچەی فەرمانبەران و ئەو غەدرەی لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئاکرێ سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان یەک دەنگ و یەک هەڵوێستین. جگە لەمەش ئەوەی دێت لە ئەنجومەنی وەزیرانەوە بەڕاستی لە پەرلەمان تەسووی تەکرێت خوێندنەوەی یەکە هەر وەکو ڕێکاری ئاسایی هەر مەشروعی قانونیە کە دێتە پەرلەمان ڕێکاری یاسایی تعدیلی مەشروعیش بە هەمان شێوەیە ئەدرێتە لیژنەی مختص و دواتر خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ، لە دوای 48 ساعات دەتوانرێ خوێندنەوەی دووەمی بۆ بکرێ و پاشان لە ماوەی چەند ڕۆژێکە ئەتوانرێت تەسوید بکرێت. ئەمە پێویستە لەگەڵ کوتلە فراکسیۆنەکانی ترا حیواری جدی بکەین و وەکوڵێ بە کۆدەنگی وەکو فراکسیۆنە کوردستانەکان لەگەڵ لایەن فراکسیۆنەکانی تری عەرەبی بە شیعە و سوننەوە قسە بکەیت. بەڵێ باشە کاک شوان، هەر کورد لە یاسای بودجەی فیدرالی ناڕازیە داوای هەموارکردنەوە یەکات؟ ناخۆی بە شێوەیەکی گشتی یاساکە بە ڕێکوپێکی جێبەجێ نەکرا و بە حکمی ئەوەی انتخاباتی ئەنجومەنی محافەزات کەوتە مانگی 12 بەڕێز محەممەد شیاع سوودانی یاساکەی وەکو خۆی جێبەجێ نەکرد بۆ ئەوەی بەڕاستی پارەکان بۆ حەملەی انتخابی بەکار نەیە، بۆیە دەنگی ناڕازی لە هەموو لایەکانەوە هەیە. بەڵام بە نسبەت ئێمەی کورد ینی موازنەیەکمان پەسەند کرد، هەمومان دەنگمان پێدا، ئەگەر چی ئەمە وەک فراکسیۆنی پارتی هەر لە سەرەتاوە ملاحەزەمان هەبوو، هەتا بایکۆتی جەلسەمان کرد، هەتا بایکۆتی لیژنەی داراییمان کرد. ومێدمان وابوو سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان یەک هەڵوێست بین، بەڵام بەداخەوە لەو کاتە یەک هەڵوێست نەبووین. ئەوە هۆکارێک بوو بۆ ئەوەی ئەو لوغمانەی کە ئێمە باسمانە کرد فعلەن هاتە دی. لەوانەیە خەڵکی تر بە گەڕانەوەی پاشەکەوت و نازانم تەمیلکردنی سلێمانی و ئەمانە هەندێ ئەکرێ بڵین بەلاڕێدا بران، چونکە ئێمە پێمان وتن کە موازنە ینی پشکی هەرێمی کوردستان بکرێتە ئامانج، ئەو کاتە نە پاشەکەوتە بێ و نە سلێمانی تەمیلەکرێ. ئەو شتانە بەڕاستی بۆ جۆرێک لە مراوغە چەندەندان پەرلەمانێکی لیژنەی دارایی هێنایان و ئەکرێ بڵێن ئامانجیشیان پێکات، چونکە ئێمە موازنەیەکمان پەسەند کرد تا ئێستا سنتێەوە هەرێمی کوردستان لە موازنە نەهاتووە. ئەوەی هاتووە کۆمەڵی قەرزە چەند 600 ملیار دینارێکیان داوەتە ئێمە بە قەرز. لەگەڵ هەموارکردنەوە یاسای بودجە کێشەی موچە چارەسەرە بێ؟ بە تەکیدی قانونەکە هەموار بکرێتەوە، بە تایبەتی کێشەی گەورە ئینفاقی فعلیە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەربێنین لە بابەتی ئینفاقی فعلی و بخرێتە سەر خەرجی بودجەی حاکیمە، ئەو کاتە کێشە نامێنێ و بەڕاستیش ئیرادەیەکی سیاسی هەیە لەسەر ئاستی عێراقکە بابەتی موچە تێکەڵاوی ینی ناکۆکی سیاسی نەکرێ و
ڕوبە ڕووبوونەوەیەکی شەیە بەرامبەر ئەوانەی بەڕاستی دەنگێکی ناشاز هەیە یان من دایمە ئەڵێم نەزعەیەکەیە لە بەغداوە استراتیژ و خەیاڵ و ئەندێشەیان لای بە ئامانجگرتنی هەرێمی کوردستانە ئەمانە دەنگێکی ناشازن و زۆر جار بۆ کۆکردنەوەی دەنگ و لە پێناو هەندێک مەکسەبی کاتیە ئەم ستراتیژە جێبەجێەکەن هەندێک جارش عمقێکی هەیە لەوانەیە ستراتیژێک بێ بەوەی وەکو بە عەقڵی خۆیان حکومەتی هەرێمی کوردستان بکەنە ئامانج کێشە لە نێوان فەرمانبەرانی هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان دروست بکەن یان کێشە لە ناوخۆی کوردستان بەم میکانزمە دروست بکەن چونکە ئێستا سەردەمی ئەنفال و کیمیابارانی پێتان وانە لەم ڕێکاران ئەگەر کۆدەنگێک لە نێوان لایەنە سیاسیەکانە هەبێ ئەو گرفتەش ناتوانرێت بۆ موچەی فەرمانبەران دروست بکرێت. کۆدەنگی لە هەموو لایەک پێویستە چی وەکو فراکسیۆنە کوردستانەکان وەکوتم بۆ لەم بابەتا یەک دەنگ و یەک هەڵوێستین و ئیرادەیەکی بەهێزیشەیە بە تایبەتی ئەوەی ئێمە هەستی پێەکەین چێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز محەممەد شیاع سوودانی و لە کابینەکەیشی تا ڕادەیەک ئەمێنێتەوە پەرلەمان لە پەرلەمانیش وەکووتم یعنی خەڵکی ئەندام پەرلەمانی تێگەیشت و یعنی ئەوانەی نایەنێ مزایدە بکەن ڕێژەیەکی زۆرن لە پەرلەمان هەستەکەن یعنی گەیشتونەتە ئەو خەناعەتەی ئەوەی بەرامبەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکرێ ئەمە غەدرە چونکە لە ئاخیرا فەرمانبەرانی هەرێمی کوردستان فەرمانبەری دەوڵەتی عێراقن یعنی ئێمە ڕێککەوتنمان هەیە لە چوارچێوی هاوپەیمانیتی دارەدانی دەوڵەتا ڕێککەوتوین هەردوو سەرۆکی حکوومەت ڕێککەوتنێکی ترمان هەیە لە ئەنجومەنی وەزیران قانونی موازنە کە هات لە سەری ڕێککەوتوین ینی کۆمەڵی ڕێککەوتنمان هەیە ئەوەی بەرامبەر فەرمانبەران ئەکرێ غەدرە خۆشیان و قەناعەتەیان هەیە بۆیە ئیرادەیەکی باش هەیە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی عێراق بە گشتی بە هەرێمی کوردستانیشەوە بکرێتە یەک پاگێج و لە یەک تەوقیدا موچە دابش بکرێ. زۆر باش کاکشوان ئەگەر هەموارکردنەوەی یاسای بودجە زۆر دواکەوت هیچ بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان وەکو سلفە یاخود وەکو قەرز دەنێرێت؟ بەتەکید وەفدی حکوومەتی هەرێم داوای ئەوەیان کردووە و نەرمی نواندنێکیش لەلایەن حکوومەتی فیدراڵەوە هەیە و هەموو بە پێودانگێک بە هەموو لۆژیکێک حەق نییە ئیتر دەوڵەتی عێراق غەدر لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکە کە ئەو نەینێرێ و چاوەڕێی تعدیل بکەن ئەی موچە چۆن بدرێ لە ساڵی 2023 سەرڕای ئەوەی بودجەیەکی 198 تریلیۆن دیناریمان پەسەند کرد 1 دینار لە بودجەیان بۆ هەرێمی کوردستان نەنارد ئێستا چوونەتە ساڵی تازە و هەموو بەڵێنیان داوە و ینی ئەگەر نەینێرن بەڕاستی غەدرێکی زۆر گەورەیەکەن و ومێ دەکەین بەڵێنیان داوە ئێمە هیوادارین سبەیە گەڕێنەوە بەغا و سبەی کۆبنەوەی پەرلەمان دەست پێ کاتەوە وەختی تەشریعی تەواو بووە هەست بە ئەوە ئەکەین کە کێشەکان بەرەو چارەسەرکردن بچێت. زۆر باشە بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە.